شتێکی بە سیاسەتمان کرد بەڵام ئەکید عاملی خێر لەگەڵ ئەوەی کە پەیوەندی بەم پرۆسەی ئێستا هەیە یەکێتی نیشتیمانی بەیانی کۆبوونەوە هەیە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی لە سلێمان خێرەکە لەگەڵ کۆدەنجی و یەک ڕێزی کوردستانی هەیە لەگەڵ پارتی نەمبیستۆ سفێنێ کۆبینەوە بەڵام پەیوەندی گیراوە پێتان دەڵێم بکەی کۆ دەبینەوە ئێمە هەڵوێستی ئێمە دیارە لە بنەڕەتەوە لەگەڵ کارەکردنەوەی پەرلەمان بووین بەڵام ئێمە پێمان وایە کە کارەکردنەوەی پەرلەمان پێشوە کە پەرلەمان کارا بکرێتەوە پێویست دەکا لەسەر چۆنیەتی کاراکردنەوەی لەسەر ئەو پرسانەی کە لە پەرلەمان دێنە پێشەوە کە پرسی گرنگن چارەنووسازن ئیتفاقی لەسەر بکرێت و لەسەر ڕێکەوین ئێمە نامانێت بەڕاستی ینی پەرلەمان بە شێوەیە کارە بکرێتەوە کە لە یەکەم هەنگاویدا یا لە یەکەم کۆمونیدا ینی تێکگیران و کێشەی دیسان دروست بێتەوە ئێمە لەگەڵ ئەوەین کە ڕێککەوتنی سیاسی ببێ بۆ چارەسەری قەیرانەکان کێشەکان بەگشتی نەکتەن هەر پرسی پەرلەمانژن و هەر کارەکردنی پەرلەمانژن کۆمەڵێک پرسێک کە لە پەرلەمانێتە پێش ئێمە چۆن چارەسەریان دەکەین پرسی ئەمە دەستورمان هەیە پرسی کێشەی یاسای سەرۆکاتیاریمان هەیە ئێستاش لەگەڵ بێت کێشەی ئەم ڕێفراندۆمێکی ئێساوەتە پێشی ئەویش پێویست بە گفتوگۆ پێویستی بە ڕێکەوتن دەکات لەسەری میکانیزمەکەی